جێژن و شادیی کۆنەپەرستان و حیزبە ئیسلامییەکانی کوردستان بە خاتری سەرکەوتنی تاڵبان زۆر ناخایەنێ. سەرکەوتنی دارودەستەی یەکجار کۆنەپەرستی تاڵبان و شکستی سەرشۆڕانەی حکوومەتی ئامریکا و هەیئەتی دەسەڵاتداری گەندەڵ و کارتۆنی ئەفغانستان ڕەنگدانەوەی جۆراوجۆر و بەرینی لە ئاستی جیهان و ناوچەکەدا بووە. لەلایەکەوە کۆنەپەرستانی ناوچەکە ڕێکخرا و دەسەڵاتە ئیسلامیەکان لەشکری دیکتاتۆران و ستەمکاران تەنانەت ئەگەر لەگەڵ سیاسەتەکانی تاڵبانیش هاوڕانە بن، شکستی ئامریکا و سەرکەوتنی تاڵبانیان بە ئاشکرا و یان بە شاراوە و بە پارێزەوە جەژن گرتووە. لەلایەکی دیکەوە کرێکارانی وشیار، ژنانی بەرابەری تەڵەب و مافخواز، خەڵکی ستەملێکرا و هونەرمەندان و نووسەرانی پێشڕە و ڕۆژنامەوانانی چەپ و پێشکەوتوو، خەڵکی شەریف و ئازادی خواز، هێز و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و عەداڵەتخواز لە هەر گۆشەیەکی جیهان سەرکەوتنی تاڵبان وەک تراژیدیەک بۆ خەڵکی ئەفغانستان و مرۆڤایەتی هەڵدەسەنگێنن. 40 ساڵ لەمەوبەر سەرانی وڵاتانی ئیمپریالیستی ڕۆژاوا بەڕێبەری ئامریکا لە کۆنفرانسی گوادلۆپدا بڕیاریاندا کە خومەینی و شەریکەکانی بە فڕۆکە لە فەڕەنسەوە بنێرنەوە ئێران. ئەوان بەو بڕیارەیان 4 دەیە نەکبەت و سەرکوت و تێرۆریزم و شەڕیان بەسەر خەڵکی ئێران و ناوچەکەدا سەپاند. 42 ساڵ دواتر هەمان حکوومەتی ئامریکا و شەریکەکانی لە جەریانی پرۆسەیەکی 2 ساڵەی ڕێکەوتنە ئاشکرا و نهێنیەکان بەکردەوە تاڵبانیان بە سەرکەوتن گەیاند و چەک و چۆڵی نظامی پێشکەوتویان خستە بەردەستیان. دەستکەوت و ئاکامی سیاسەتەکانی ئامریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەکردەوە بەردەوام پێکهێنان و بەهێزکردنی ڕەوتە ئیسلامی و کۆنەپەرستەکان بووە کە ئێماڕاتی ئیسلامی ئەفغانستان بەڕێبەری تاڵبان و کۆماری ئیسلامی لە ئێران تەنیا 2 نمونەتی. کاردانەوەی باندەکان، حیزب و لایەنەکان، ڕێبەرانی مەسحەبی سونی لە ئاست سەرکەوتنی تاڵبان سەیر و جێگای سەرنجە. لا مەولەویە ڕەنگاوڕەنگەکانی سیستان و بەلوچستانەوە تا حیزب و لایەنە ئیسلامیەکان لە کوردستانی عێراق زۆربەی هەرە زۆریان لە خۆشییان لە ناو پێستی خۆیاندا ناگونجێن و باس لە تاڵبانی نێدەکەن. ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان و باقی ناوچە سونی نشینەکان کە خۆیان نوقمی گەندەڵی و ڕاندخۆرین حرەمسەرایان بۆ خۆیان دروست کردووە و سەریان بە دولارە نەوتیەکانی ئەمیان ئەو حکوومەتەوە بەندە دەربارەی تاڵبانی دژە گەندەڵ و شکستی حکوومەتی گەندەڵی ئەفغانستان دەستیان داوەتە مۆعیزە خوێندن. تاڵبان خۆی یەکێک لە گەندەڵترین ڕەوتەکانی ناوچەکەیە و نزیکایەتی و سەرسپێری بە حکوومەتی ئیسلامی پاکستان بەناوبانگە. بەشی سەرەکی سەروەت و سامانی تاڵبان لە ڕێگای بازرگانی مادەی هۆشبەر و تاڵانکردن و باج وەرگرتنەوە دابین دەکرێت. ئەوان هیچ کات راپۆرتێکیان دەربارەی سەرچاوەی ماڵی خۆیان بڵاو نەکردوێتەوە و لە بەرامبەر خەڵکدا خۆیان بە وڵام دەرەوە نازانن. پتر لە 1.5 ملیۆن لە خەڵکی ئازار چێشتووی ئەفغانستان لە ماوەی نزیک بە 900 شەڕدا گیانیان لەدەستداوە کە تاڵبان زۆرترین سەهمی لەم جەنایەتانەدا بووە. حیزب و ڕەوتە ئیسلامیەکان لە کوردستانی عێراق و گروپە سیاسیە سونی مەسحەبەکان لە سیستان و بەلوچستان لە جەنایەت و گەندەڵی جێکەوتووی تاڵبان چاوپۆشی دەکەن و تەنیا بە خاتری ئیسلامی و سونی بوون و دژمنایەتی کوێر لەگەڵ شارستانیەتی ڕۆژاوا و مافی ژن پشتیوانی لە تاڵبان دەکەن. هەر ئەم ڕەوت و حیزب و کەسایەتیە کۆنەپەرستانە چەند ساڵ لەمەوبەر لە داعش و خەلافەتی ئیسلامیەکەی دفاعیان دەکرد و داوایان لە لاوان دەکرد کە بە ڕیزەکانی ئەم گروپە پەیوەست بن. جەنایات و بەربەریەتی داعش دژ بە خەڵکی ناوچەکە و بە تایبەت دژ بە خەڵکی کوردستانی عێراق و سووریا بۆ ڕەوت و حیزبە ئیسلامیەکانی کوردستانی عێراق بەس نەبوو کە ئێستا دیسان بە خاتری سەرکەوتنی تاڵبان جێژن دەگرن و واها داهاتوویەک بۆ خەڵکی کوردستانی عێراق بە ئاوات دەخوازن و بۆ خوڵقانی بارودۆخێکی هاوشێوە لە کوردستانی عێراق ڕۆژمێری دەکەن.
بێگومان شادی ئەمڕۆی ئەم کۆنەپەرستانە زۆر ناخایەنێ. هەروەک چۆن خلافەتی ئیسلامی عێراق و شام خرایە زبڵدانی مێژووەوە و کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ناڕزایەتی بەرینی جەماوەری خەڵکی ئێران بەڕۆڕوویە و گوڵۆڵەی دەسەڵاتەکەی لە بەرامبەر قەیرانی هەمەلایەنە و شەپۆلەکانی خەباتی کرێکاری و جەماوەریدا کەوتۆتە لێژیەوە، ئێماڕاتی ئیسلامی تاڵبانیش لە ئەفغانستان زۆر دەوام ناهێنێت. ژنان، لاوان، جەماوەری کرێکار و زەحمەتکێش، خەڵکی شەریف و ئازادی خواز، هێزە چەپ و پێشکەوتووەکان لە ڕێگەی خەبات لە پێناو جیهانێکی بەرابەر و ئینسانی پێشکەوتوو ئازاد، شادی و خۆشی کاتی ڕەوتە کۆنەپەرستە مەزهەبیەکان دەکەنە کابوس لەیان.